خی گەورە میهرەبان بۆ پاراستنی ئەم گەوهرە کۆمەڵی ڕێسا و یاسای دانا یەکێ لەوانە حیجاب و باڵاپۆشیە. ئەم گەوهرە نابێ وەکو پارچە گۆشتێ لەوێ بێ هەموو مێش و مەگەزی لێ بنیشێ، دەبێت لۆک بێ، پاک بێ، باڵاپۆش بێت، سنجین بێ، بەڕێز بێت، بۆی بناسرێ کە ئەمە چ سنجینێ کەذلك ئەدنا يعرفن فلا يؤذين، بۆی ئازار نەدرێن، توانجیان تێ نەگیرێ، بۆی گومانی خراپیان پێ نەبرێت. چاکترین وتەیە من و پێغەمبەران سەرجەم لەم ڕۆژە پیرۆزە دوو پاتمان کردبێتەوە: لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير. كخدا بپرسته و هیچ کەسێکی تر نەکرێتە شەریکی خوا لە هیچ مافێک لە مافەکانی خوای گەورە و میهرەبان. فێرمانەکە ئەو زیکرە زۆر بڵێینەوە، وەکو خۆشەویستە فەرمێ هەر کەسێ دەجار ئەو زیکرە بڵێتەوە: كان كمن أعتق 4 من ولد إسماعيل. هاو شێوەی ئازادکردنی 4 کۆیلەیە لە کوڕانی ئیسماعیل عليه الصلاة والسلام. وابێت دڵنیاش بێت کە خوا وەرێگرێ، ژنا بڵێ وەڵا دوعاشەکەی ئیسفادەی نییە، وەڵا ئەشرەف بالله دوعاشەکەی ئیسفادەی نییە، قسەی خۆت چکە خۆتەوە تەڕۆشەفت. وادعوا الله وأنتم موقنون بالإجابة. داواتان کرد دڵنیا بن لە 100% ئەم داوایانەتان ڕەت ناکرێتەوە، خوا لێتان وەرەگرێ سبحانه وتعالى. خوا لەوانە ڕازیە سیواک بەکارەهێنێ، ئەرێ کاکە تۆ سیواک بەکارهێنی یا هات لە خۆت و گاڵتە پێ. السواك مطهرة للفم مرضاة للرب. ئەو سیواکە خاوێنکەرەوەی ناو دەمتانە و بەهۆیەوە ڕازیبوونی خوا لە ئێوە مسۆگەرە بێ بۆتان دەستەکەوێ، کەواتە ئەوەی سیواکەکە ئیشەڵڵا خوا لێ ڕازیە. ئەوەی سیواک ناکە بەچی لێ ڕازی بێ؟ لەم ڕێگەیەوە ڕازیبوونی خوا بەدەست نایەوێ. قەناعەتت بەم جوانی هەبێ خوا پێی داوی پێویستەکە ئەم هەموو لوتە کەس لە لوتی خۆی ڕازی نییە ناشبینە بێت. تەجمیل بۆ خۆی عنی نەیزانیەوە جوانە دروستکە، ئەحسەنە كل شيء خەلەقە. جەناب تەزانیت ئەگەر قەناعەتی هەبێت بەخوات زی ناکە، قەتڵ ناکە، زینا ناکە، دەست لە کەس پان ناکاتەوە، زوڵم ناکە، درۆ ناکە، حرام ناخوا. ئەگەر قەناعەتی هەبێ خۆی ناکوژێ. کورە عیلم بڵاوکەران فەیسبووکە بۆ چێتەوە؟ خۆ خەڵک گۆرانی لابەلای تیا بڵاوکاتن، یعنی تۆ شەرمەکەی قسەی خوا بڵاوکەیتەوە؟ الله ئەکبەر. شەرمەکەی قسەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بڵاوکەیتەوە؟ شەرمەکەی وتارێ ئامۆژگارێک بڵاوکەیتەوە لەبەر خوا؟ ئەترسێی؟ لا تخافوهم. والله ئەو قسەیە بشکێنی خوای گەورە لێ قبوڵ ناکات. ئەگەر بزانن زوو هاتن بۆ مزگەوت بۆ نوێژەکان چەنە خێرا، مسابقەیان لەسەر دەکرد بەتایبەت بۆ نوێژی جومعە، مەلایکە لە بەردرگاکان چاوەڕێتان دەکات، یەکتبون الأول فالأول، هەڕاویان پێ دەنووسن یەک بە دوای یەکدا، ئەوەی زوو دێ فەکەئەنەما قەڕەبە بەدەنە، وەکو وایە قوربانی بە وشترێ کردبێ بۆ خوا، ئەوەی دواتر وەکو وایە قوربانی مانگایەکی کردبێ، ئەوەی دواتر وەکو وایە قوربانی بەرانێکی کردبێ، ئەوەی دواتر قوربانی مریشکی، ئەوەی دواتر وەکو هێلکەیەکی کردبێ بە قوربانی لە پێناوی خوایە. بەخوا پیاوی وا ئەکەنە ئیمام، وەڵڵاهی نەزانایە نەتێگەیشتوشە لە دینە. ئەی بۆ ما يقدمونه إلا ليغنيهم. چیەکەی تۆ؟ هەندێکی هەیە بە لەحنی باوکەڕۆی خوێنێ، باوکەڕۆ حەز ناکەم لە ئاسای هەڵ بکەم. خوای گەورە فەرمی علم أن له رب يأخذ بالذنب ويغفر الذنب. ئەو عەبدە زانیتی خودایەکی هەیە سزای دەدا لەسەر تاوانەکانی و دەشتوانێ لە تاوانەکانی خۆش بێ، ئەوە لە هەموو گوناهەکانی خۆش بوو. خۆیە فەرمێ خوای گەورە چێ فەرمێ؟ من علم أني ذو قدرة على مغفرة الذنوب غفرت له ولا أبالي. هەر کەسێ دڵنیا بێ کە من دەتوانم لە هەموو گوناهەکانی خۆش ببم و بیبەخشم، بەڵێن بێ لە هەموو تاوانەکانی دەبەخشم و خۆش دەبم و زۆر کارێکی ئاساییە لای من.